سڵاوتان لێ ببینەران بسانی ڕوودا من دەمێت لە هەفتپێوینێکی تایبەتە لەگەڵ یان شپان کە جگری فراکسیۆنی پارتی سێدی ئووەم و بە پێی ڕاپرسەکان بێ زۆرترین دەنگ پارتی سێدی ئەو بەدەستی دێنن ڕەنگە سەرۆکی پارتەکان ببێتە ڕاوێژکاری داهاتووی ئەڵمانیا. من دەمەوێت سەبارەت بە پرسی کۆچبەران و سیاسەتی کۆچبەران ئەم پارتە چەند پرسیارێکی ئاراستە بکەم. بەڕێزیان شپان سپاس بۆ ئەم چاپێکەوتنە. پارتی کریستیان دیموکراتەکان پارتەکەی بەڕێستان دەیەوێت سیاسەتی کۆچبەران تونند بکاتەوە. بەتەواوی مەبەستان لە پلانی پێنجخاڵی چییە؟ سەرەتا پێویستە بزانین باز لە چ جۆرە کۆچێک دەکەین. ئێمە کۆچبەرمان دەوێت کۆچبەر بۆ بازاڕی کار. ئێمە دڵخۆشین بەوانەی کە لە ساڵان و دەیەکانی ڕابردوودا هاتوونەتە ئەڵمانیا. ئەوان بەشێکن لە کۆمەڵگەی ئەڵمانی چەندین ساڵە بە ئاسایی کار دەکەن هاوکارن و زمان فێر دەبن. ئێمە پێکەوە داهاتووی ئەڵمانیا دەنەخشێنین. ئەوەی لە گفتوگۆی ئێستادا باسی دەکرێت کۆچی نایاسایی و ناڕێکە. هەندێک خەڵک کە بە ئاسانی دێنە ناوەوە زۆربیان پیاوی گەنجن نازانین بۆچی و بە چ مەبەستێک لێکەم ڕۆژەوە موچەی هاوکاری کۆمەڵایەتی وەردەگرن. ئێمە دەبینین کە ئەمە بارگرانیە بۆ کۆمەلگا قوتابخانە و شارەوانیەکان هەروەها مای مەترسی ئەمنیشە سۆلنگن مانهایم ماگدەبۆرگ و ئێستا زۆر بەخراپیش ئاشانفبورگ منداڵێکی 2 ساڵان چەقۆی لێدرا کوژرا. دەمانەوێت کۆتایی بەم جۆرە کۆچە نایاساییە بهێنین. باشە من دەمەوێت باسی ئەو پرۆژە یاسایە بکەم کە خۆی لە 5 خاڵ گرتووە. ئێوە دەتانەوێت ببەنە پەرلەمان و لەوێت دەنگی لەسەر بدەن. پارتی لیبەڕاڵەکان بڕیاریاندا دەنگی پێ بدەن. پارتەکانی دیکە ڕەتی دەکەنەوە. بەڵام پارتی AfD ئەوانش دەیانەوێت دەنگی پێ بدەن. ئەمە بۆ ئێوە مانای چییە؟ سەرەتا لەو 5 خاڵەدا باس لەوە دەکرێت کە ئێستا پێویستە زۆر بە خێرایی لە سنووری ئەڵمانیا بگەڕێنرێنەوە و بگوترێت تاوەکوێرە و تەواو زۆر بە خێرایی سێریەوە بکرێت بەتایبەت لە کوێ کۆچبەرە تاوانبارەکان هەن کە چەندین جار بڕیاری بەجێهێشتنی وڵاتیان لەسەرە کەچی بە ئازادی لە ئەڵمانیا دەسوڕێنەوە. تۆ ناتوانانی ئەمە بۆ دایک و باوکی منداڵێکی 2 ساڵان ڕوونکەیەوە کەسێک بۆی نییە لە ئەڵمانیا بمێنێتەوە کە منداڵەکانی بەرچەقۆ داوە کەواتە ئەمە ناکرێت ڕوون بکرێتەوە و ئێمە دەمانەوێت کۆتایی پێبێنین. ئێمە داوا لە سۆشال دیموکراتەکان و سەوزەکان و لیبراڵەکان دەکەین کە لەگەڵمان بن. ئێمە پێکەوە وەکو دیموکراتەکانی نێوەڕاست دەم کێشەیە چارەسەر بکەین. زۆرینەی ئەڵمانیەکان پێم وایە نەکتەنی ئەڵمانیەکان زۆرینەی خەڵک لە وڵات ئەوانەی ژیرن ئەوانەی داهاتوویەکی باش بۆ ئەڵمانیا دەخوازن و بە تایبەتیش ئاسایش بۆ منداڵەکانیان ئەم زۆرینە گەورەیە دەیانەوێت کۆتایی بە کۆچی نایاسایی بێ. سۆسیال دیموکرات و سەوزەکان دەبێ ئەم پرسیارە لە خۆیان بکەن. ئایا نایانەوێت لەگەڵ ئێمە زۆرینەیەک لە پەرلەمان پێک بێنن؟ ئێمە پێشنیازێک دەکەین چکە پێمان وایە ڕاستە. ئێمە داوا لە سۆسیال دیموکرات و سەوز و لیبراڵ دەکەین پەسەندی بکەن. ناتوانین پێشنیازەکەمان نەکەین تەنیا لەبەر ئەوەی لەوانەیە کەسانی دیکەش پەسەندی بکەن. پلانی ئێوە چییە بۆ ئەو کۆچبەرانی لە سووریاوە هاتوون؟ لەلایەکەوە باشە کە سەد نەماوە ئەو دیکتاتۆرە دڕندە و توندوتیژە زۆر توندوتیشتر لەوەی کە من لی دەترسام. هەروەک بۆ نمونە لە بەندیخانەکاندا دەیبینین ئازارێکی بێوەنە باشە کە ئەو نەماوە. ئێستا پرسیارەکە ئەوەیە چۆن گەل و حکوومەتی سووریا بەرەو پێش دەچێت لەو ساتەدا کە ئاسایش و سەقامگیری جارێ دەبێت چاوەڕێ بکرێت. ئەو کاتە ئەگەری پاراستن نامێنێت بە تایبەتی بۆ ئەوانەی پاراستنی لاوەکی ینی کاتیان هەیە کە ئەمە باری یاساییە. ئەوە بۆ مانایەیە کە دەبێت بگەڕێنەوە وڵاتی خۆیان لەوێ لە ئایندەدا داهاتویان دروست بکەن. بۆ ئەو کەسانەی کە دەڵێن دەمەبێت بگەڕێمەوە بۆ سووریا لە بەر یارمەتیدان پێشنیازی منەوەیە کە ڕێگەیان پێ بدرێ بە ئارەزوومەندانە بڕۆن ئاسانکاریان بۆ بکرێت و یارمەتی داراییان پێ بدرێ. لەو کاتەدا بێگومان دەتوانین بڵێین ئەوانەی لە ئەڵمانیا توانی ویانە تێکەڵی بازاڕی کار ببن خاوەن توانای تایبەتن و بژێوی ژیانی خۆیان پەیدا دەکەن. دەتوانین بژاردەیمانەوەیان پێ بدەین. هەندێک کەس لەوانەیە بیەوێ بگەڕێتەوە بۆ سووریا لە کاتێکدا ئەو کەسە دەتوانێت بمێنێتەوەش. ئەو کەسانش کە مافی پاراستنی لاوەکیان پێدراوە و کاریان نییە و هاوکاری دارایی دەوڵەتیانی پارەی سۆشیال وەردەگرن دەبێ ئەڵمانیا بەجێ بێڵن. تەماشای ڕاپرسیەکان بکەین پارتەکەی بەڕێستان دەبێت یەکەم بەهێزترین پارت لە ئەڵمانیا. ڕەنگە لە دوای 23 دووەوە سەرۆکی پارتەکەتان مێتس ببێتە ڕاوێژکاری ئەڵمانیا. ئەو داوای توندکردنەوەی سیاسەتی کۆچبەران دەکات. سیاسەتی کۆچبەرانی پارتەکەتان بەتەواوی چییە؟ و دەتوانیت پێم بڵێ بۆچی دەنگدەرانی کورد دەنگ بە ئێوە بدەن؟
وا دیارە زۆربەی خەڵکی ئەڵمانیا بە بۆچوونی من ئینجا ڕەشەڵێکیان لە هەر کوێیەکەوە بێت هەمان شتیان دەوێت. کاری باش، موچەیەکی باش، منداڵەکانیان پەروەردەیەکی باش وەربگرن، داهاتوویەکی باشیان هەبێت، بتوانن بە سەلامەتی لە شەقامەکان داهاتوو چۆ بکەن، زیرەکی و کاری جیاواز دروست بکە. بەهاکانی خێزان گرنگن. ئەمەیە ئامانجی CDU یەکێتی دیموکراتی مەسیحی. پێم وایە زۆر کەس هەن کە پاشخانی کۆچبەریان هەبێیان نا کە ئەم شتانەیان دەوێت و ئێمەش دەمانەوێت ئەمەیان پێشکەش بکەین. لە سیاسەتی کۆچبەریدا هەستم وایە بۆ نمونە من چوومە شەقامی زۆنن ئالێ لە نۆی کۆڵنی بەرلین. دوای ئاژاوەکانی شەوی سەری ساڵ و لەوێ چاوم بە زۆر خاوەنکار و دوکاندار کەوت، سەردانم کردن و قسەم لەگەڵکردن کە پێشینەی کۆچبەریان هەیە، دەڵێن بەڕێز شپان. ئێمەش نامانەوێ ئەم گەنجانە ئاوا ئاڵۆزی بنێنەوە، تونند و تیژ بن و دروشمی دژەجوو بدەن. ئێمەش وەکو هەموو کەسێکی دیکە ئەمەمان ناوێ و ئەمەی خاڵی سەرەکی کە پێیەکەوە یەک بگرین. زۆرینەی گەورە هەموو ئەوانەی دەڵێن دەمانەوێت بە شێوەیەکی ڕێک و پێک ئاقلانە و ئارام پێکەوە بژین، دژیاوانەی کە ئاڵۆزی تونند و تیژی و دژەجووی دەهێنە ناو وڵاتەوە. ئێوە داوا دەکەن هەر لەسەر سنوور کۆچبەران دێپەڕ بکەنەوە. ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە؟ دەکرێت مە جێبەجێ بکرێ. پۆلیسی فدراڵی کە پارێزەری سنوورەکانمانە دەڵێت تەنیا فەرمانێکیان پێویستە بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە جێبەجێ بکەن. بۆ نمونە بینیمان لە کاتی پاڵەوانێتی ئەوروپا بۆ ماوەی 6 هەفتە ئەمەمان کرد، کەواتە ئەگەر بۆ 6 هەفتەکرا و بۆ ساڵێکیش تەواو دەکرێت. بە تایبەتی هیچ وڵاتێک لە جیهاندا تەنانەت ئەڵمانیاش ناتواندرێ ناچار بکرێ خۆی زیاتر لە توانای خۆی بارگرام بکە. ئێمە لە سنووری ئەو پەڕی تواناداین، لە هەموو قوتابخانەیەکدا ئەمە دەبینین، لە هەموو باخچەیەکی ساوایاندا دەیبینین، لە بازاڕی خانوبەرەدا، لە قوبوڵکردنی خەڵکدا. یاسای یەکێتی ئەوروپا ناتوانێت داوامان لێ بکە کە بە خۆمان دەستبەرداری خۆمان بین. تەنانەت لە یاسای یەکێتی ئەوروپا هاتووە کە ئاسایشی نیشتیمانی و بەرژەوەندەی نیشتیمانیەکان لە پێشەوەن، لەبەر ئەوە بەڵێ دەتوانین و سنوورەکان دەپارێزین. Und was bedeutet für Sie? AfD دەیەوێت دەنگ بدات بە پرۆژه یاساکەتان. هەندێک لە شارەزایانی سیاسی دەڵێت ئەمە ڕەنگە زیانتان پێ بگەێنێت. ناترسن لەوە؟ Schaden. Haben Sie keine Angst davor? دەزانی هەندێک جار لە ژیاندا پێویستە مرۆڤ ڕوون بێت و تاکتیک نەگرێتە بەر، بەڵکو ئەوەی ڕاستە ئەنجامی بدا. کەسێکی تونند و تیژ کە مۆڵەتی مانەوەی هەیە دەبێت دەربکرێ. ئەوان دەبێت ئەڵمانیا بەجێ بێڵن. Vielen Dank. بەڕێز شپان زۆر سپاس بۆ ئەم چاپێکەوتنە. زۆر سپاس. Vielen Dank. Mich دڵم زۆر سپاس کە لەگەڵمانە